ئایسان بەردەوام دەبین کۆتا تەوەری بەرنامە گفتوگۆ دەکەین لەم تەوەرەدا بابەتەکە یاخود پرسەکە پرسێکی ژینگەی دەبێت باس لە کاریگەری وەبەرهێنان یاخود پرۆژەکان دەکەین ئەو بڕیارانەی کە تایبەتە بە پرۆژەی وەبەرهێنان یاخود با پرۆژێکی دیکە لەسەر پرسە ژینگەیەکان ڕەنگە هەندێک جار هەندێک پرۆژە کاریگەری لەسەر ناوچوونی چەندین نەما مودار و ڕووبەری سەوزایی هەبێت کە دوجار ئەمەش کاریگەری لەسەر ژینگەی هەرێمی کوردستان دروست دەکات و هاوکات باس لە سگی بێلانە و ئەو مەترسیانی بۆ سەرژیانی هاوڵاتیان لە ئێستادا هەیەی لەناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەت درژ لە سلێمانی تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز ملکۆ بازیانی کە بەڕێزیان چالک لە بواری ژینگەن. کاک ملکۆ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس. هەڵبەتە ڕۆژی دوێنێ کۆنگرێک هەبوو تایبەت بە چەند پرسێکی ژینگەی دەمەوێت لەوە دەست پێ بکەم هەندێک کات ڕەنگە هەندێک بڕیار بۆ چەندین پرۆژە دەربچێت کار لەسەر چەند پرۆژێک کرێت کە ئەم پرۆژانە کاریگەریان لەسەر ژینگە و لە ناوچوونی ڕووبەری سەوزایی هەبێت. بە دیاریکراوی لە ئێستادا ئەم مەترسیانە لە هەرێمی کوردستان دەکرێت بڵێ مەترسێکی گەورەن و بوونیان هەیە؟ بەڵێ سپاس من سەرۆکی پارتی سەوزی کوردستانم. بە خێراتی سپاس. خۆش بیاخوا. ئەوەی کە ئێمڕۆ لە کوردستانە ئەگوزارێت دەستەی وەبەرهێنان کە مۆڵەت ئەدا بە چەندین وەبەرهێنەر لە هەرێمی کوردستانە ئەتوانم بڵێم هیچیان بە فیلتەری ژینگەییان نەبووە و ڕەم بێ مۆڵەتەکە یا پێ یاسایەگەیە پێوترێ ئەو نەسەوزکە ئەو نە ئەبێ ڕووبەری سەوزایی دەبێ بەڵام بەداخەوە هەتا ئێستا هیچی ئەوانە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە یاسایە کاری پێ نەکراوە ینی وەبەرهێنەر لە وڵاتی ئێمە تقریبان ئەتوانم بڵێم ڕووبەرێکی باش لە سەوزایی سروشتی ئەم وڵاتی لە ناو بردووە ئێمە 1932 پیشەسازی هەمووی عێراق لە پارێزگای سلێمانیە ینی ئەگەر سێریکەن تانجەرۆ چی کارە ساتێکی خوڵقاندووە تانجەرۆ ساڵان خەڵکی ئەم شارە ئەچوو بۆ سێرکردنی ئەو دەریاچەیەکی بچووکمان هەبوو لێوێ ئەچووە ئەوێ ڕێژەیەکی زۆر سەوزایی هەبووە لەوێ گوندشینەکانی ئەوێ لەوێ فەلاحەتیان کردووە زەرعاتیان کردووە سەوزاییان دروست کردووە ئێستا لێە ئەو سەوزاییە نەماوە ئەوە وەبەرهێنەرەکانی ئێمن لەوێ ئەو سەوزایانیان نێشتووە کردویانە بە مەعمەل و شەریکات و کۆمپانیا و ئەوانە کاتاک و تەئسیراتی هەیە لەسەر ئاوی دەریاوچەی دەربەنی خان کە خۆتان نەزان ئاوی دەربەنی خان سەرچاوەی خواردنەوەی ئاوی هاوڵاتیانی دەربەنی خان و کەلار و سمود و ئەو منتیقەیە ینی ئێمە زۆر جار هاوارمان لێ بەرزوە تۆ زۆر جار داوامان کردووە زۆر جار قسەمان کردووە یان تۆ هی مۆڵەتێکی شەدەیوە وەبەرهێنەرێک کارگەیەک دروستەکات ئەبێت تۆ ئەم ستانداتی بۆ دانی پێی بڵی بەم شێوەیە ئەبێ ئیشکەی یانی تۆ ئێستا لەم شارەیە ئەگەر دیقەتدەن هەر عیمارەیە چێتە ئاسمان یعنی درەختێکی تیان نادینی دە ئێستا چین پەکین بڕۆ سێری وڵاتێکی وەکو چینکە کە زۆر جار ئەڵێن وڵاتی پەکین پیسە و پایتەختەکەی پیسە چین وایەوانە بەڵام سێریکە لە گۆگڵ بڕن لێ دەنجارێکی تژوازام لە بەرنمەیە من ئەوەم باس کردووە پارچەیە سەوزاییە لەسەر جیان یعنی ئەم وڵاتی ئێمە خۆی سەوزە ئەم وڵاتی ئێمە خۆی دار و دارستانێکی جوانی خۆڕسکی هەیە ئێمە هاتوینە بۆ شوقە و بۆ کۆمپانیا و بۆ ئەمانە هەموویمان لە ناو بردووە یانی تقریبان ئێمە وای لێ هاتووە ئێستا ڕێژەی سەوزایی زۆر کەم ئەبینی ینی بەدل لەوەی کە ئێمە شتە سروشتەکانی زۆر جارێ ساڵانە ئیمساڵکە بینیمان لە پارێزگای سلێمانی لە ئەو شوێنانی شار باژێڕ و پێنجێن و لای عزیز ئاوا و هەتاک و قڵازێ و ڕانی و هەموو شوێنەکان نزیکەی 900 بۆ 1 ملیۆن دۆنم زەوی ئێمە لە دار و درەخت و گیانلەبەر گڕی کرد یعنی سوتا لە ناوچوو باشە کات ملکۆ لەسەر ئەم خاڵە بوەستین کاتێک کە مۆڵەت دەدرێت بە پرۆژەیەکی وەبەرهێنان ئەگەر با بڵێن ئەو ڕووبەری کە ئەم مۆڵەتی پێدەدێت ڕووبەرێکی سەوزایی بێدار و درەختی زۆری تیا بێ لە هەمان کادا پێما بە پێ یاسای ژینگە دەبێت ئەو وەبەرهێنە لە شوێنێکی دیکە ڕووبەری سەوزایی دروست بکاتەوە هەر بەدەلەوەی کە ئەبێ ڕووبەرێکی تر سەوزای بکە ئەبێ لای کارگەکەی ڕووبەری سەوزایی دروستکە ڕیسایکلینی ئەبێ یان چڕی دارستان دروستکە بۆ باشە بەپێی بەدواداچوونەکان ئەو خاوەن پرۆژانی کە توانیویانەوە بەرهێن بن و با بڵێن ڕووبەرێکی سەوزایی بکەن بە پرۆژە کەواتە ئەم یاسایان جێبەجێ نەکردووە لە نزیک یەکەکەی وەبەرهێنان بێت یاخود لە ناوچەیەکی دیکە بێت ڕووبەری سەوزایی دروست بکەنەوە هەندێکیان هەندێکیان هەیە دروستی کردووە ئێمە خۆمان بانگیان کردوینە سەردانمان کردووە شتێکیان کردووە یعنی بەڕاستی جێگای دەستخۆشی بووە هەندێکیشیان داری بڕیۆتۆ سەوزایی لە ناو بردووە بێەوەی دارێک بچێنێ بێەوەی بۆ یاسایی ژینگەیە بڕوە
بێ ئەوەی بۆ مۆڵەتەوە بۆەوەی کە دەسەی وەبەرێنان یعنی مۆڵەتی پێداوە کە ئەڵێ ئەبێتەوە 125 بۆ سی ئەوە فەرزە یعنی ئەوە ئەبێ واجبە یعنی سەوزی کا لە چواردەوری کارگەکەی ناو کارگەکە دواتر ئەبێ بێ ئەو منتیقی کە لەوەیە لە هەر شوێنێکە کە کارگەکەی لێداناوە ئەلێوێ شار ڕووبەری سەوزایی دروستکە و هەلی کاریش بۆ خەڵکی منتیقەکە بەرەقسێنێ بەڵام کواری چێ لە هەیە لەوەیانی ئێمە ئەوەی کردوێ یعنی ئێستا تانجەرۆ من زۆر جار باسی تانجەرۆم کردووە و زۆر جار باسی بازیانم کردووە خۆتان ئاگادارن یعنی کارگە هەیە مۆڵەتی ژینگەی نییە لە وڵاتی ئێمە کارگە هەیە مۆڵەتی ژینگەی نییە یعنی ئەبێ ئەمە عیلاج کرێ ئەبێ ئەمە چارەسەر کرێ یعنی دەیان کارگەش هەیە نەوە چی ئەبێ ئەمە عیلاج بکەوت چی ئەبێ ئەمە چارەسەر ئەمە حکومەتە ئیشی حکومەتە ئەمە ئیشی حکومەتە ئیشی ئەوەیە کە دانراوە کە پێی ئەوترێ فەرمانگەی ژینگە دەستەی ژینگە لایەنی پەیوەندیدار بە ژینگەوە کە لە حکومەتە ئانە ئێمە ێستا خۆ ئێمە حیزبی ژینگە چاودێرین بەسەر سێکتەرەکانی ژینگەوە خۆ ئێمە ئەو هێزەمانیە بەڵام ئێمە چاودێرین بۆ ڕای گشتی ئەم شتانە بڵاوەکەینەوە و دوێنێ کە ئێمە خۆشتان ئاگادارن هاوڵاتیانش ئاگادارە درکمان بە شتێک کرد کە حکوومەتی هێرێمی کوردستان وەزارەتی کارەبا ئەوێ لەسەر ستێکان کە ئێستا کارەبای زیاد کردووە دواتر لەسەر ماڵەکان کە ئەمە جێگای داخل لەم قەیرانە و لەم وەسعی ئێستای هاوڵاتیانی ئێمە و فەرمانبەرانی ئێمە تێکەوتونە تۆ بێ بارگرانیەکی تر دروستکەی بۆ هاوڵاتی ئێمە پارە لە 18 دینارۆ بیکەی بە 156 دینار یعنی بەڕاستی خەڵک دوو جار سێ جار ئەبێ بەکرێکی حکومەت یعنی ئەبێ ئەو مڵکەی کە هەیەی ئەو شقەیەتی ئەو خانووی هەیەی ئەبێت تەسلیمی حکومەتیکە بۆ خۆی ئیتر مایەپوش دەرەچێت باش ئەمە کاریگەری لەسەر ژینگێ ئەفجا ئەگەر قسەکەم تاوکەم لێرە سەحرخان ئێمە لێرە دوای ئەوە مەترسیەکی تر هەیە بۆ سەر باخەکان کە ئێمە 225,000 باخ هەیە لە هەرێمی کوردستانە کە ئێمە وەختی خۆی دژی دروست بوونیان باخانە بووین چکامانە زۆری لەسەر ئەرزی زەراعی و مڵکی زەراعی دروست بووە بەڵام لە هەمان کاتا کە بۆتە ئەمری واقع 3 میلیۆن 4 میلیۆن دار ئمڕۆ بە 1 بڕیار بیسووتێنێ چونکە ئەو دارانەی خاوەن باخەکە ناتوانێت خۆ پارەیە و عملەی کە جارێکی تری پارەی تری ماڵەکەی بدات و لە هەمان کاتیشا بچێ هی باخەکەی بدا ینی هەر باخێک ئەگەر ئەو بڕیارە لەسەری جێبەجێ کرێ ماگانە 200 بۆ 300 دلار بەس کارەبای بۆ هێتەوە ئەوەیە مەترسیەکە کە ئێمە دوێنەکە کەشفمان کردووە و ئاگامە بۆ ڕایگشتی بڵاومان کردەوە 3 میلیۆن دار بەرەوسەریشەوە وشکە بێ چونکار باخێک لەوانەیە 3-4 داری تیاابێ باشە کاک ملکۆ دەمێ باز لە ئێستا بە دیاریکراوی لە کاریگەریەکانی ژینگە بکەین یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەم پرۆژانە کاریگەریەکانیان لەسەر ژینگە بەکوێ گەیاندووە دەکرێت بڵێ لە ئاستێکی مەترسیداردایە ژینگەی هەرێمی کوردستان پێی ناوەتە پیسبوونەوە پیسبوونێکی خێراشی بەخۆیەوە بینیوە زۆر هۆکار هەیە بۆ پیسبوون مەسەرەن ئێمە هەر شەریکە و کۆمپانیانە هاوردنی سارێکی زۆر ئۆتۆمبیلی زۆر بۆ ئەم وڵاتە بێ فیلتەری ژینگەی بێ ئەوەی هەندێک سارە هاتووە وڵاتەکەی خۆی فڕی داوە هاتووە لێرە پارە ئەکات و ئیشەکە و هەوای ئێمە پیسەکە ینی هەو سارە مەمنوع لە وڵاتەکەی خۆیە باش ینی ئەمە کە هاتوۆتە ئەم وڵاتەی ئێمەوە بەداخەوە هیچ فیلتەرێکی ژینگەی لەسەر نەبووە هیچ چاودێرێکی ژینگەی لەسەر نەبووە و حکومت لێ پێچینەوەی لەگەڵ ئەم کۆمپانیایان نەکردووە یان حکومت کە مۆڵەتەدا بە کۆمپانیایەکی هاوردەی سیارە ئەبێ پێی بڵێ من بەو مەرجە سیارەمەیە بۆ مەرجە ژینگەیی ئەبێتە وڵاتی منەوە ئەمانە نییە لە وڵاتی ئێمە دواتر ینی سێرەکەی کە بەدەل لەوە موادی خۆراکی ینی لە سەرکردوەکان کەیت ئەوەش هەر تقریبان ڕقابەی سەح و ئەوانەی لەسەر نییە ینی بە چاودێریش سەح و ژینگەیە تێپەڕ نابێ ئەمە ژۆکارێکی تە هۆکار زۆرە لەو بابەتانە ئەگەر ئێمە باسی لەسەر بکەین باشە هەڵبەتە دەگەڕینەوە سەر کۆنگرەکەی کە ئاماژتان پێدایەکێک لەو بابەتانی باستان کرد مەترسیەکانی سەگی بێلانە بۆ سەرژیانی هاوڵاتیان لێستادا مەترسیەکانی سەگی بێلان دەکرێت بڵێن ڕووی لە زیاد بوونە بۆ سەرژیانی هاوڵاتیان وەڵاو شۆڕ شێوێ ئەو شۆڕشێکی گەورەیەوێ چکە لەبەر ئەوەی میلیۆنەها خەڵک ئێستا لە هەرێمی کوردستانە ئەناڵێنێ بەدەستی ئەو سەگە بێلانانەوە ینی بەداخەوە ئێمە لە یەکەم ڕۆژی زۆربوونی ئەو سەگانە ئێمە هاوارمان لێ بەرز بووە داوامان کرد پرۆژەمان حازر کرد دامان بە حکومت بە تایبەتی دەسەڵاتی خۆجێی پارێزگای سلێمانی کە ئێمە وتمان
ئەحسامان کردووە ئامارمان کردووە ساڵێک بووە خەریکی ئەوە بووینەوە تیمەکانمان هاوڵاتیانمان بە تەواوی قەزا و نەحەکانەوە بە ناو پارێزگای سلێمانیەوە 50,000 بەرەوسەرەوە سەگی بێلانە هەیە یعنی وای لێ هاتووە بەردەم مزگەوت ناوزانکۆکان پارکەکان گەڕەکەکان هەمووی گرتوتەوە و ڕۆژانە بڕۆن ئەوە ئامار بە دواچوونێ بکەن پێم خۆشە بچنە نەخۆشخانەی شار بزانە ڕۆژانە چەند هێرشی سەگەیە بۆ سەر هاوڵاتیان و چەند هاوڵاتی ژێرشەکاتە سەر سەگەکان یعنی ئەمە هەردوو لا جیرۆدە بووە بەدەستیەوە ئەی مەترسیە و کارەساتی گەورەتریش ڕوو ئەدا یعنی ئەوە بوو ئێمە هەر زوو درکمان بۆ مەسلەیە کرد وتمان ئێمە زۆربوونی ئەم سەگانە هاربوونە گەڕبوونە و پەلامار ئەدەن ئاگادار بن لەو مەسەلە ئەوە بوو لە شاری زیێڕین لە هەولێر مناڵێکی 5 ساڵ پەلاماری داسەگو چەند ڕۆژە لە نەخۆشخانەمانەوەی لە نەخۆشخانە گیانی لەدەستدا بەڵێ هەڵبەتی لە ئێستادا هەوڵەکان بۆ دروستکردنی شەڵتەر ئەوەی کە لە هەولێر دەبینەوە هەمان کاتیژە لە سلێمانی ئەمە کاریگەریەکانی ئەم مەترسیە کەم ناکاتەوە ئەگەر تۆ کۆی نەکەیتەوە بنەبڕی نەکەیت و ئەم سەگانە هەر لەسەر شەقامەکان بە هیچ دەوری نییە لەبەرەوەی ئەبێت تۆ لە قەزا و نەحەکانەوە دەست پێکەی کویان کەیتەوە بیبیتە ئەوێ لەوێ ئەبێت چاودێری هەبێ شکە لەبەرەوەی ئەم کۆکردنەوەی ئەم سەگانە هەروە ئاسان نییە شکە ئێمە بینیمان لە وڵاتی ئێمە لەو پارێزگایەکی عێراق نەوەکو هەرێمی کوردستان سەگیان داوە بە حەوزی ماسی لێرە ئەوە مشکل خەتەرە ئەبێ ئەوە حکومەت چاودێریکی وردی بکات دواتر حرسی پاسەوانی بۆ دیاریکە و نێڵێ هەندێک هاوڵاتی لێ نزیک بێتەوە ینی بۆیە ئەوە هەر ئاسان بەڵام کۆکردنەوەکەی کە تۆ کۆت کردەوە ئەو کاتە ئەو پەناگەی کە بۆی دروست کراوە پەناگە تۆزە گەورەتر بێ ئەو کاتە چاودێری سەحەی لەسەر بێ ئەمنێتی لەسەر بێ و دواتر هەندێک هاوڵاتی خوازیارە بچێ خوادی بۆ دامینکە ئێمە ئێستا پرۆژەکەی ئێمە ئەوەیە وتومانە ئەیان بینە ئەوێ ئێوارانیش بە ئۆتۆمبیلێک و تیمی خۆبەخش چەند کەسێکمان بچن خواردن لە مەتعەمەکان ئەوەی کە زیادە بیبن ئێواران خواردنیان بدەنێ ئەویش هەموو جۆرە خواردنێک نا هەموو جۆرە خواردنێک نا بۆیە ینی زۆر بە وردی ئیشمان لەسەرەوە مەسەلەیە کردەوە بەداخەوە دامان بە حکومەت تەبەنی نەکرد و دوێنێکە لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەیە داوامان لە 6 سەرمایه‌داری ئەم شارە کردووە هیوادارین بەدەم داواکاریەکانمانەوە بێ هەر حەزی شەکەم لێرە باسی کەم ناوەکان یەکێکان کاک فاروق مەلا مستەفا کاک ئەحمەد ئیسماعیل کاک شێخ سەعد فایقی کۆڵک کاک ئاسۆ بامۆکی کاک شێخ فاغیری قەیوان کاک مەریوانی حاجی جەمال و ئێستا هیوادارم جویان لە من بێ ئەمە بۆ مێژووی ئەم شارەیە بۆم شارەیە حکومت لەم کاتەیە ئەوە ناکە لە دنیا شاوایە کاتێک کە حکومت شتێک ناکە ئەبێ سەرمایه‌دارەکان هەستن ئەو ئیشە بکەن بۆیە ئەمە مێژوویەکە بێت لەسەر ئەوەی ئەوان هیوادارم ئەو مێژۆ جوانە بگرنە ئەستۆی خۆیان و ئەو خەڵکە کە ئیمڕۆ ڕۆژانە مەلای مەلە مامۆستا تەلەبە ژن کچ نازانم چێ هەمووی ڕۆژ نییە تەلەفۆن بۆ ئێوەن دەکرد یعنی ئەمە وەکو هینمان لاتوە 104مان لاتوە ینی قەڵگاتوە لە پیاوی وتونە فریامان کەون سەگاتۆتە حەوشەکەمان وتم وەڵڵا خۆ ئێمەتی ئەومان نییە ئەگەرەوە بێ ئێمە بە دوو مانگ لە کاتی عەدید بەڵێنیان پێ یاسایی پڕەکەن و بە دوو مانگەوە بن بڕەکەن لێرەیە نایەڵین سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ میلکۆ بازیانی سەرۆکی پارتی سەوزی کوردستان دووبارە سپاس بۆ بەڕێستا